بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. راغبي أصفهاني لكتاب نياب الذريعة إلى مكارم الشريعة زور واني قوري بأيموت لمرف ناسيدا فرموي هر أخلاقي لتويا النبي أكري بجنگ جهاد بخيت داخلي خوت وبكيت صفتي لصفاتي خوت. أخلاق كان بتخلق شن إنسان هول بدا وأخلاقان لخويا دستبركا أكري أتواني جهدك أمرو أيوشتك من مباسكا آية همو أخلاق إنسان هول بدا لخويا دروس بكا هموي محمودة سباس كراوة يان هنيكي محمودة وهنيكي مذمومة. بويا بابي دانا وأفرمي فرق لنيوان أمدو جورات شيء جوري واهي لأخلاق إنسان لخويا أي نوينة شتيكي باشا جوري كيشي هي خونواندن شتيكي باش نية كامان شاككي كامان خرابك. أفرمي خلق من هي وتخلق من هي فرق لنيواني أنا أويك تخلق كإنسان هول أدا لخويا جيبجيئك زوري وقرسي ونارحتيتي واتلسل لا شيء أمكسل لسل دروني أمكسل لسل طبيعتي أمكسل زور بزحمت أو إيش جيبجيئك. بلا مسألة خلق لإنسانا بيوستي بونية بالنريك خارجية بيتا أو أوش تجيبجيك بوتا خصلتك بوتا صفتك لما كبأساني يبدسيو كاري لسرك. لما سلي خلقه إنسان هر صفتك بو بصفتك طاو لشاكن دامزرا لما زور مرتاحة بصفته زور بسوكية بدسيو خلص جيبجيك. أجر نمونيك بين مولو أشياء زياتر بابتك رونتر ببيته اما ازاني نوجي بياني فضيلتك زور قوريه اگر بجمع عدل مزقوتها بكري فضيلتك زوزو قورتر كسيك من هي بابلن دو كس من هي هردو كان تمالا لنوجي بياني هردو كسيك تمالا لنوجي بياني يكي كان كهل اسي بالنريكي خارجي اوه كأيج اوه خلق سيري اكات وخلق الله ما شاء الله لنوجي بياني مشاركة من لقلا اكا اما بالنريكيتي دي قد بدأ أمكسا بيويسي بقوتك خارجية أجر كزلا بزقوتان نبي مش ناروا بزاني خلق وصف السناينا كان ناروا تمل أبي قرص أبي أو اشتيك بالي بيو أنا اشتيك معنوي ذاتي نية بوخو اشتيك خارجية قصيك خلق روانينك خلق بابتك لم بابتان بو يسيركي حصاني بو نيوجك دزنيوج قرتنكي چونا ناموزي هموي ببيتاقتي وناراحتيك وتشيجو لذتي جور ناقر كسي هتر مانا عينا خوي قرصة بلام أجر بالي بيو أني أيوكو بياو قوركان بجي أخلاقي برزي أوان ورقري جهد أكالقل نفسي خويا هول أدا خو أمشار تخلقه بزور إيشاكي بخوي كردوه بلام كأسيتو مزقوت هزب مرتاحيكي قور أكا دروني آرام بي هستكا زور آسودية أزاني أو رجا كاريكي زور قوري كردوه كرب العالمين بلي أمي زور برز كردوه أم بشيان محمودة كأجر بيتو إنسان بالنركي معنوي ذاتي به بلام أوين كبالنركي خارجية مزمومة شكل لبر خاتي خلق كردوتي لبر خواج شتكي جبجي نكردو بوي أفرمي إنسان كاتيك أخوي أشبهيني بكسا جوركان وأفاضيله ودو بشي كان محمودة أو يجي أو كسا أتش تدريبك رياضة بنفسي خوي أكا لكاتي بنهانا لكاتي أشكرا لهردو حالتك هرچنه بي بكري أخلاقي بي وقوركان لخويا جبجيك أزاني أما صفتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أما لا هبو بابتك أنا أقرأتو أما توزي أو دان راو كز آقايلين يدأني شما يخومو باشا كز آقايلتي هردأني شما يخومو لبرشي أمويل لفضائل كان وكو بيغمبر بكم صلى الله عليه وسلم خوم بخوم توزي الزحمتي بو من وتاوتي أمر زوريني أو كان برزن جارن أو نزم بو هر أبويا دابرشتي تاي أسنا شويني أو كان دائما برزة
باشە ئەبێ دابنیشی بە تایبە هەردووکیان هەر ناڕەحەتن بەس ئەگەر هاتم لە پێش چاوی خەڵک هەموو جارە دانیشتم بە ئیسراحەت و ئاوکەم خواردەوە کاتی خۆشم بە تەنها و گوێم نەدایە ئەویان تەخەلوقێکی مەذمومە ئەویان تەخەلوقێکی محمود بۆیە لە محمودەکە لە سر و جەهرە ئەو کاتەی خەڵک ئاگایرێتی ئەو کاتەی خەڵک ئاگایری ئەم ئەخلاقە لە خۆتا جێبەجێ ئەەکەی بۆیە ئەفەرمێ هەندێک لە شاعیرەکان فەرمویانە وەلەن تەستەطیع الخلق حتى تخلق حتى وەکو شوێن پیاوە گەورەکان نەکەوی ئەخلاقی ئەوان لە خۆتا جێبەجێ نەکەی جوهد نەکەی ئەخلاقەکان بێنیتە ناو خۆت وردە وردە ناگێتە پلێ ئەوەی کە صفاتەکان نە صفاتێکی حەقیقی لە تۆیە و خۆشەویست صلی الله عليه وآله وسلم وەصف سەنای ئەمەی کردو فەرموویەتی إنما العلم إلا بالتعلم یان فەرموویەتی ما الخلق إلا بالتخلق علم بەچی ئینسان دەستگیرێ بە تعلم بە زۆرکردن لە خۆت فێربوونی علم و ئەخلاقیش بە زۆرکردن لە خۆت ئەخلاقەکان لە تۆیە دەئەمەزرێ کەوابوو ئەم بەشێکی چاکە بەمەرجێ سر و جەهرت وەکو یەک ئەو جهدەی کە ئەیکەی لە کاتی پەنهانە لە کاتی ئاشکراشە هەر بیکەی لە هەردوو حاڵەتەکە اینجا تەواوە ضەربێکی مەذموممان هەیە ئەویش ئەوەیە ئینسان لەبەر ڕیا کارەکانی ئەکە تەنها لە شوێنێکا جێبەجێ ئەکا کە خەڵک باسی کە طبعا صفەتێک هەیە لە ئینسانە صفەتی بە گەورە خۆ پیشاندان ئەم صفەتە ئینسان زۆر حەزی پێ ئەکە حتى ئەگەر واژ نەبێ هەر حەزەکە وا باس کرێ بە گەورە سیر کرێ تەعزیم بکرێ طبیعەتی ئینسان ئەوایە حەزی بەمە هەیە لەکوێ ئەمەی دەستکەوت ئەم جۆرە تەعزیمە جوهدی بۆ ئەکا و جیهادی بۆ ئەکا شەو نخۆنیشی بۆ بکە بەلایەوە ئاسایی زۆر طبیعی شێ حتى بەیە نەخەوێ خۆی بگرێ تەنها لە پێناوی خەڵک پێ بڵێ ماشاءالله ئینسانێکی باشە وەصف و سەنا لە دڵی ئینسانە زۆر خۆشەویست بۆیە جاری وا هەیە مناڵەکە شتێکیشی نەکردووە ئەڵێ نا ئینشاءالله عەقڵەویشە جێبەجێ ئەکات و ئەوانە لە خۆی سنگ دەرەپەڕێنە نەشی کردو باش کەیفی بە کەلیمەکەیە کەیفی بە وەصفەیە کە ئەیکەی طبیعەتی ئینسانە کەیفی بەم وەصفانەیە کە ئەیکەی ئەفەرمێ ئەو کەسەی کە ئەم ضەربە مەذمومە ئەم ئەخلاقەی تیان نییە ئەچێ سیرەکە لەکوێ باشە جام کەسانە زۆر وریاشن لەکوێ ئەزانێ ئەو صفەتە ئەبێتە مای سەنا بۆ ئەو ئەچێ ئەو صفەتە لەوێ جێبەجێ ئەکە ئەمە پێ ئەوترێ ڕیا پێ ئەوترێ تەصەنوع خۆنواندن طبعا تەصەنوعێکێکە لە صفەتە خراپەکان لە ئینسان خۆم ئەم شتەم نییە بە زۆر وا لە خۆم ئەەکەم کە ئەنەما کە ئەبەو شێوازم بۆیە ها ئینسانی متەکەبیر کیبر زۆ خراپە بەڵام لە فەقیرە زۆ خراپترە بۆ لە فەقیرە بۆچی خراپترە هۆکارەکەی ئەمەیە هیچ مفردەیەکی کیبریتیان نییە بەڵام هێشتا هەر کیبر ئەکات و خۆی بە گەورە ئەزانێ بۆیە ئەم ئەخلاقە ئەبێ زۆر ئاگامان لێبێ تەصەنوع نەکەین شتێکەوە ذاتی خۆمان حەزی لێ ناکات و نامانەوێت و ئەجر پاڵی پێوە نەناوین بۆ کردنی بە زۆر خۆمان وا پیشان بدەین ئەها وصفت التقى حتى كأنك ذو تقى وريح الخطايا من ثيابك تسطح أفرميك للشاعر كان يق وصفي تقوى وكردوه كأنك ذو تقى كأنما تو هرشي تقوى لتو يكوبوت خزمان زور أزايا أتواني وصفي تقواك أتواني وصفي خواناسي بك شونيش بك واد لي أكا طاو تو تسليم أكا أو نجوان باسي أكا أفرمي لم كاتا وصفي تقوى أكي لجيرج لكاني تو بوغني همو قراها كان وردو درأتي للا ولا دروا عرب وقسان كردو زور وكم مثلا الله من الظاهر الله ومن الباطن يعلم الله ماشا لدروا جوان الله لو جمال لنا بوغن بيس بس خوي ازانه شلون بو ام بشا لمساله پرورديه ابي انسان زور اگاي لخوي كپروردي خوي اكا ابي لسر وجهره او صفاتنا لخويا جيبك نقل وشويني كخلق باسي اكن جيبك ولا شو كان ترى وازي لبن هەمیشە ئەو کەسانە مستەریبن ڕاران دەمێک لێرە بە شێوازێ مامەڵەکە لێ بە شێوازێکتر مامەڵەکە ئەگەر کەسێک بۆیە دائیمە ئینسان ئەگەر ویستی کەسێک هەڵبسەنگێنێ مەسەن مامەڵەیەکی لەگەڵا بکە سەفەری لەگەڵا بکە دراوسێتی لەگەڵا کەمێک زەمنێک لەگەڵا بژی اینجا بۆی دەرەکەی ئەخلاقەکەی جاری وایە بە زمانی کەمیش دەرناکەی لەوە چێ سێ معاملە چوار معاملە لەگەڵاکە اینجا دەرەکەی ئەجا زۆر کاتەیە لە بازاڕە ئەبینی کەسێک ئەوەندە متەمەریسە لەسەر مەسەلەی خۆ نواندنێکی جوان چەندین جار ئەتوانێت خەڵکی ناو بازار بخەڵەتێنێ بە جەماڵی خۆی بە کەماڵی خۆی وا خۆی پیشانەدا
بۆیە ئەبێ زۆر بە وریایی لەمە مامەڵە بکەین و بزانین ئەو تەبعانەی کە خۆمان ئەمانەوە چارەسەری بکەین لە خۆمانە فعلەن بمانەوە چارەسەریکەین نەبێن لە بەرخاتری خەڵکو و لە پێشچاوی خەڵکو و تەسەنع و نواندنکەین و دواتریش لە حەقیقەتی خۆمانە بۆ شێوازە نەبین. متەنەبی شاعیر باسی دنیا ئەکا ئەڵێ دنیا هیچ نییە زۆر بە سەریعی گۆڕانکاری بەسەرایە هەر چۆن کەسێک بە زۆر طبیعەتی خۆی بە شێوازێ لێ بکات لە ناخەوە زدی ئەوە بێ پێچەوانەی ئەوە بێ دەرونی هەر زوو یەکسەر گۆڕانکاری دەرەکەی و شتێک پیسەکانی ناوەوەی دەرەکەوێ ئەڵێ دنیاش ئاوایە هەر لە حەزەیەکە بەدەستەوەی ئەڕوا ئەفەرمێ ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی من تخلق للناس بغير ما فيه فضحه الله عز وجل هر کەسێک تخلق للناس ئەخلاقی خۆی لەبەر خاتری خەڵک جوانکە و خۆی تەرتیبکە لەبەر خاتی خەڵک لە ناخی خۆشیان وا نەبێ واتە خۆ بنوێنێ لە پێشچاوی خەڵکە فضحه الله إلا خۆی گەورە ڕۆژە فەسحی ئەکا لە پێشچاوی خەڵک ئەو کەسەی کە متشبع معناکەی ئەوەیە کە خۆی بە تێردا ئەدێ پیشان ئەدا لە حەقیقەتیشە برسیە ئەفەرمێ وەکو چۆن برینێک وردە وردە دوومەڵ کات و بەرز بێتەوە تۆ وا تەسەوڕکە یان دەستێک شکاوە ئەستور بووە تۆ وا هەستکەی وەڵایتر ئەمە تەواو ئەوە لە شکاوی ئەستور بووە بە زۆر ئەستور بووە هەر کاتێکە زانی شیفایەک هات و وردە وردە چۆ شوێنی خۆی ئەفەرمێ چۆن ئەم دوومەڵە مەسەلەن ئەتەقێت و نامێنێ کۆتایی پێیە بیزە بدەڵێ ئینسانە کە ئەخلاقەکانی خۆی نەبێ خۆی پیشان بە وەکو دوومەڵێکە هەڵتۆقی بێ هیچ نییە هەر یەکێک لە ئێمە لە حیاتی خۆی ئەم حاڵەتەی بەسەرایە بە طبیعی وەریگرن هەندێک جار تەخەلوق ئەکەی بە کۆمەڵی ئەخلاق ئەمە بەشە مەزمومەکەیە وا خۆت پیشان دێ وا خۆت ئەنوێنی بۆیە لە پەروەردەی مناڵە چەند شتێکی زۆر گرنگ هەیە تەوان ئێستا ئێمە گەر مناڵەکانمان غەڵەتێ بکەن وەنمونە من مناڵەکانم غەڵەتکەن کورە حەیامە چێ چۆن غەڵەتی وا ئەکەن باسی چی ئەەکەم خۆ باسی ئەوە بۆ ناکەم کە ئەخلاقەکە جوانە دینداری باشە باسی ئەم بۆکەم حەیە خۆمە چێ باشە چۆنە بێ مناڵی من ئاوا بچ بۆچی نابێ مناڵی تۆ وابێ ئەوە یەکسەر مناڵەکە تووشی چی ئەکە ئیستیرابەکە ئەوە جۆرێکە لە نیفاق لە پەروەردەی مناڵەکە بۆی ئەبێ زۆر بە وریایی مامەڵە بکرێت لەگەڵ مەسەلەی ئەو تەخەلوقانە کە ئینسان کۆمەڵی ئەخلاق هەیە لە خۆی ئەیڕوێنێ فعلەن ئەبێ ڕوان دەبێتێ لە خۆتا نەک گەڵای جۆرێک لە گیاد داوێ بە خۆتا وا پیشان بدەیت کە ئەوەم هەیە نیشتە نە ئەبێ فعلەن ئەو تۆوانت چان دەبێت لە دڵی خۆتا و کارت لەسەر کردێ بۆ ئەوی دروست ببێت فەرمای شتێک هەیە خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئافرەتێک هاتە خزمەتی پرسیاری لێ کرد فەرمووی ئەی خۆشەویست إن لي ضرة لبخاري شريفة هاتو من ضريكم هي عليكم السلام ورحمة ضريكم هي ضرواتا دو آفرت خزان يكذبن باشا خوما بيالن هوا تي هويكم هي أي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم فهل علي جناح أن تشبعت من زوجي غير الذي يعطيني ئەی خۆشەویست ئەگەر من لای هەوێکە وا خۆم پیشان بدەم کە پیاوەکە شتێکی بۆ کردوم کە بۆشی نەکردوم گوناهبارە بم وا بە تەشەبع خۆم پیشان بدەم طبعا دیقەتی ئەم پرسیارە بدەم پرسیار جەریئە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵەتی طبیعیە دوو ئافرەتن ئەمیان هەوێ ئەوی تریانە پیاوەکە بۆشی نەکردووە باشە بڕێ با بڵێن بازنی بە قەرز وەرگرتووە زوو ئەوەیەکە لە دەستی ئەمانە ئەرێ ئەوە خێر ئەوە سیۆڵە پیاوەکە بۆی کردو باشە یان شتێکی پەرداخێکی هێناوە خۆ ئەوی ئەم پەرداخانە زۆر بەتامە خۆ ئەم پیاوەی من زۆر چاکە زوو ئەم پەرداخانەمان بۆ ئەکڕێ یەکسەر لەولا مەشاکل دروستە بێ باشە هاتۆ سەر ئەم پرسیارە جەریئەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زان خۆشەویست چی جواب ئەداتەوە یەک قاعیدە داڕەشە طبعا لە دەیان کتێبە سبحان الله ئەو فەرمایشتەیەت ئەو بەشەیە کە بەشی قاعیدەکەیە سبب نزولەکەی نەهاتوە سبب نزولەکەی ئەم ئافرەتە هات ئەم پرسیارەی کرد واتە خۆنواندن بە شتێکە نیمە کە حەقیقەتی نییە تەنها لە پێناوی ئەوەی عەزیەتی بەرامبەرەکەی بدات طبعا لێرە باسی چی ئەکا باسی ئەوە ناکە ئایا عەزیەتی ئەدەم گوناهبارە چوە خۆی زانێ بەوە گوناهبارە
ئایا بەم خۆنواندنە خودی خۆنواندەکە گوناهبارە بم؟ ئایا تووشی درۆ ئەبم مەسەلەن من ئەو شتم نییە واش ئەڵێم وا پیشان ئەدەم کە مێردەکەم ئەمەی کردووە؟ فەرمووی خۆشەویست المتشبع بما لم يعطى كلابس ثوبي زور. ئەو کەسەی خۆی وا بە تێری پیشان بدا بە شتێکە پێشی نەدراوە پێی عەتا نەکراوە نیەتی وەکو وایە دوو کراسی بهتان و زوری لە کردوێتە بەری دوو جل یعنی دوو جار تووشی گوناه هەبێ ئەم کەسە. ڕەحمەتی خوا لە ڕاغبی ئەسفەهانی بێ ئەفەرمێت لە کردەوەیە درۆ ئەکا لە زمانیشا درۆ ئەکا لە زمانە وا پیشان ئەدا باشە کە ئەمە فڵان کەس پێیداوە باشە مەرجیش نییە بڵێ وەڵا فڵان کەس بۆی هێناوە مەرج نییە بەس وا پیشان ئەدا کە ئەو بۆی هێناوە. یان مەسا ئەوەکە خواتۆ ئەی خوا جەزای هاوسەرم باتەوە دەستی خۆش بێ یاخوا ئیتر ناڵێ ئەو هێنایەتی یا ئەو نەهێناوە بەس ئەو واتی ئەگە ئەو هێنایەتی بە فەنێک لە فەنەکان ئەڵێ جۆرێک لە درۆ لە کردەوەشا درۆ بۆ چکە وا خۆی پیشان ئەدا وا خۆی ئەنوێنێ بۆی ئەفەرمێ وایە دوو جلی زوری لەبەر کردی دوو جار بهتان. هەندێک لە عولەما فەرمیان نە بەشێکی درۆیە بەشێکی بهتانە بۆیە ئەهان لە کوردەواری خۆمانە ئەیان و کاکە درۆکەشەکەیت و بە برسێتیش ئەمێنیتەوە چی بە ماڵی خەڵک نانیان دانا تێرم دەستان خۆش بێ ئەوە لەوە هاتووە ئەو قاعدەی لە زۆر شوێنە بەکاریە. المتشبع بما لم يعطى خوي وابشان دا كتير لشتكا كنيتي كلابس ثوب زوجي وكوا دوجلي زور بهتاني لبركرد أفرمي تنبيها أنه كاذب بقوله وفعله أفرمي أو تنبيه كلا بيغمبر وصلى الله عليه وآله وسلم كأمك صدر وزن بقول زمانش بكرد وش فيتضاعف وزره قناها كي دوقات أبيته واتە ئەگەر کەسێ بە درۆ ئەگەر وتی بە هاوسەرەکەی وتی ئەمە مێردەکەم بۆی کڕم بە سەراحەت باشەوە درۆیەکی کردووە وای پیشاندا هەم بەکردەوەش درۆیەکی کردووە بە زمانش کردوێتی وەکو دوو جار درۆی کردووی بۆی ئەفەرمێەوە يتضاعف وزره گوناهەکەی دوو بەرابەر ئەبێتە. ئەم ئاەتە پیرۆزە فەرمێ وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. هەندێک لە عولەما هاتوون وتیان ئەمەش هەر لەو بابەتەیە ئیمانیان نەهێناوە بەخوا کە ئیمانێکیان هێناوە لە پەنایە شەریکیان بەخوا قەراداوە باسی مشرکینەکە کە لە من خلق السماوات وەڵکی ئاسمان و زەوی خەلق کردو ئەهنوو ئەڵڵا دەوەرە عیبادەتی بۆ بکە بتێکیانێنە لە پەنایدایانە ئەم بتەهی بارانە ئەمە هی مناڵە ئەمانداتێ ئەوە نازانم چی بتەکانیان ئەپەرست شرکیان لەگەڵا قەرار ئەدا. بۆیە ئەفەرمێ هەندێک فەرمویان ئەمەش هەر لەم بابەیە كأنما أم كسهات واي خوي بشان داو كإيمان دارا بلام إلا وهم مشركون لجيروا يان بشك لكارا كان بريتي ولا شرك بويا خوش بسم صلى الله عليه وآله وسلم باسي شرك ما بوكا شركي خفي طبعا ما الشركة شركي قورمان هي إنسان لملة أكات الدروة لملة إسلامي شرك من هي شركي صغيرة وكم من حلف بغير الله فقد أشرك كسي مثلا سوين أخوة بغير أخوة بقناه لسري أجمره دائما شركي بتشوك قناهي قوري شركي بتشوك قناهي قوري بلام إنسان لملت ناچة تدرو مثلا سويني خوار بغيري خوار كسا كافر نابي كسا كلا دين بچة تدرو بلام قناه باربي شركي كمان بيوتش الشرك الخفي أو شركي كبنهان لدلايا شاراوية خوشويز أفرمي الشرك أخفى في أمتي من دبيب النمل شرك لناو أمتي من زور شاراوية لجيبي و چرپپي باشا ميروليك بين بيشاي خوت لناو شوينكي تاريكا في الليلة الظلماء شويكي زور تاريكي انگوستچاوا باشا لسار بردێکی زۆر لوس چرپ بچێ بەڕێوە تۆ چی هەست پێیەک ئەفەرمێ ئەو شیرکە ئەوەندە ورداوە بەو شێوازە ئەبەو شێوازە کەوابوو تۆ ئەبێ زۆر جەنگ لەگەڵ دڵتاکەی لەگەڵ نیەتی خۆتاکەی تا سافی ئەکەیتەوە لە پێناوی خوایە کەوابوو ئەکرێ هەندێک صفات هەبێ لە ئێمە ڕیایی بێ ڕیایی صفات بێ لەبەر ڕیا کرد بێتمان خۆ ڕیا هەر لە نوێژان نییە ئێمە دائما باسی ڕێ ئەەکەین یەکسەر دەستمان ئاوالی ئەەکەین ئەڵێن لەو کاتە لە نوێژەکەتە چاو لە خەڵکە ئەوە بەشێکە لە بەخشندەیە لە زەردەخەنەیەکە زەردەخەنێکە جاری ئینسان تووشی ڕیا ئەبێ لە قسەیەکە جاری وایە تووشی ڕیا ئەبی لە دوعایەکە جاری وایە تووشی ڕیا ئەبی
ڕیا بابەتێکی زۆر گەورەیە شرکی خەفی بابەتێکی زۆر گەورەیە لە هەموو سوچەکانە ئەفەرمێ خراپترین جۆری ڕیا ئەوەیە کە ئینسان نیفاقکە لە دینە باشە لەناو نیفاقیشە خراپترین جۆری نیفاق بریتێ لەو نیفاقە کە لە اعتیقادی ئینسانە هەر ئیمانی نەهێناوە بە زۆر خۆی هەڵواسیەوە مسلمانانە ئەویش ئەوەی ئظهاری ئیمانی کردو لە ژێریشەوە کافرە بۆی ئەفەرمێ منافقەکان لەکوێن فی الدەرک الأسفل من النار ئەو شوێنە سەختیان بۆچی بۆ دانراوە لە پێناوی ئەوە کە ئەم حاڵەتە خەتەریان هەیە لەناو کۆمەڵگەی مسلمانە نابێ ئەم دوو ڕوانە هەبن نابێ ئینسان تەسەنعکە کۆمەڵگەی مسلمان کۆمەڵگەی سەفایە ئێمە جوهد و جیهاد دەکەین یعنی دەرسانی پێشوو هەموو باسی ئەومان کردو ئینسانی مسلمان چۆن ئەخلاقەکان لە خۆیان ئەگۆڕێ بەڵام نابێ ئەخلاقەکان وها بگۆڕی لە پێناوی خەڵکە ئەپێ لە پێناوی ذاتی ئینسانیەت ئەگۆڕی بێت لە پێناوی خۆت ئەگۆڕی بێت بە مەیل و خۆشەویستیەوە گۆڕی بێت نەک بە کوره و بغض و بە ئوپەڕی زەحمەتەوە ئەبێ زۆر بە وریایی ئینسان مامەڵەکە لە مەسەلەی بابەتە تەخەلوقیەکانە هەرچی ئەخلاقیاتی تۆ هەیە ئەگەر تەسەنع بۆ ڕۆژە لە ڕۆژان دەرەکەوێت تایبەت لە پیریە تاوان لە گەنجە صفات زۆر جوانە حتا خراپەش کە ئەتوانێت خراپەکانی خۆی سواغدا بیشارێتەوە نەهێڵە دەرکێ کورە پیر بوو هەمووی دەرەکەیە فریان ناکە مێشکە تەحمل ئێمە ناکە بیشاریتەوە لە خەڵک یعنی تۆ تەسەوەر کە ئەگەر پیرێک 4 جار لە مەجلیسا درۆ بکە دەرەکەوێ گەنجە 50 جارێکە دەرناکە سواغیەدا حەلیەکە باشە ئەڵە جارە کابرایەک وتی وەڵاو بزنە بەو ئاسمانەوە ئەفڕێ کوڕەوتیان بۆ خاتری خۆ ئەو درۆ گەورەیەوە ئەڵە نەفرێکی لێ بوو تی ڕاستەکە لەوە چێ داڵە شتێ بردبێتی لێەوە باڕەبارەکە ڕاستەکە ئەڵێ بە میاوت ئەشەری بلا قسەی پیا ئەوەتە باشە چۆن سواغیە یەکسەر بەڵام لە پیریان ناتوانێت مێشکە دەرەقەتی ئەمە نایە بۆیە جوانترین صفەت ئەوەیە لە ئێستەیە لە خۆتە خەلقت کردبێ نەتهێشت بێ بچێتە بابی نیفاقەوە کە ئێمە باسی پەروەردەی ذاتی ئینسان ئەکەین یا ڕاغب ڕەحمەتی خوای لێ باسی ئەمان بۆ ئەکە نایە پێمان بڵێ تۆ مرۆڤێک بە بۆ مرۆڤەکانی تر ئەی پێمان بڵێ تۆ مرۆڤێک بە بۆ خۆت تۆ مرۆڤێک بە بۆ خوددا وەرە خۆت چاکە لەبەر خاتی خوا خۆت چاکە لەبەر ذاتی مرۆڤایەتی نەخۆت چاکەی لە پێش چاوی خەڵکەکان و لە حەقیقەتی شاوەهانەوی کە ئەمە بەیتی قەسیدی کورت و پوختی قسەکانی ڕاغبی ئەسفەهانیە چەند دقەیە ئەم تۆزەش بە هەر باسکەین مادام ئەفەرمێ هەرچی طبعا بۆچی ئینسانەکان اختلاف هەیە لە ئەخلاقیانە خۆ ئەسا ئەمە هەمومان متفقین سە هەمومان ئەزانین ڕازگۆیی چاکە هەمومان ئەزانین مەسەن سەخاوەت چاکە هەمومان ئەزانین باشە بۆچی هەندێک لە صفاتەکان لەناو ئێمە زیاد و کەمی هەیە هەندێک صفاتێ لە هەندێک کەسە هەیە لە هەندێک کەسانیە چۆن ئەفەرمێ هەموو فەضائیلە نەفسیەکان دوو جۆرن نەظەریان هەیە و عەمەلیان هەیە هەندێکیان تەنها نەظەری و باسکردنە ئێستا هەر یەکێک لە ئێمە بێنی مەسەلەن کەسێ بێنی بێ ئامۆژگاری بکەی یەک دنیا قسەی جوانە پێ نەظەریە بۆ یەکی بۆی باسەکەی ئاوا بکە ئاوا مەکە کەیتە بابی عەمەلی هیچ کتێبێکەیە پێوێکی یابانی نووسێتی باوکە دەوڵەمەندەکەم و باوکە هەژارەکەم ئەڵێ باوکم پیاکی زۆر مسەقف و ئەوانە بوو ئەڵێ وتم باوکە وەڵای ئەم یاسانەی کە تۆ باسی ئەەکەی خۆ تەطبیقی ناکەی لە ژیانە ناتوانانی جێبەجێکەی ئەڵێ باوکم زۆر لێم تووڕە بوو کە ئەو قسانم کردووانە ئەڵێ فعلەن باوکم پیاکی زۆر گەورە بوو عەبقەریەکی زۆر ئەڵێ زانکۆکان بانگیانە کرد قسەی ئەکرد ئەو یاسانەی کە باسی ئەکرد بۆ ژیان نەئەشیان ئەڵێ باوکە فەقیرەکەم ئەگەرچی لە ڕۆی ڕوشن بیریەوە زۆ بەرز بوو بەڵام لە ڕووی داهاتەوە زۆ نزم بوو ئەڵێ باوکە دەوڵەمەندەکەشم ئەڵێ ئەو شتانەی نەئەزانی بەڵام هەرچی ئیزانی جێبەجێ ئەکرد لە ژیانە ئەڵێ باوکە فەقیرەکەم یاسای اقتصادی ئەوتەوە لە جیهانە بەڵام خۆی فەقیر و لادوو ئەڵێ ئەمەیان باوکە دەوڵەمەندەکەم یاساکانی نەئەزانی بەس تەنفیزی ئەکرد لە حیات بۆیە تەنفیزەکە زۆ گرنگە نەظەریمان هەیە هەموو کەس بە نەظەریە توانێت قسە بکە چەندێک لە عەمەلا جێبەجێت کردووە چەندێک هاتووی دیراست کردووە لەسەری ئیشت کردووە خۆتە پێگەیانوە لەسەری هەرچی ئەخلاقیش هەیە لەم سەرزەویە نەظەری و عەمەلی هەر هەمووی بڕێکی هەر بە تەمرین بۆ ئینسان دروست ئەبێ وردە لەم ئینسانە کەسبی ئەکە پەیای ئەکە تۆ جاری وا هەیە کەسێک بینی زۆر ڕازگۆ دوای زۆر درۆزن دەرەچی بۆچی ئەچێتە ناو کۆمەڵگایەکی درۆزنە وردە کەسبی درۆەکە یان درۆزنە ئەچێتە ناو کۆمەڵگایەکە وردە ڕازگۆ دەرەچی کابوو کەسب ئەکرێ هەندێک لە صیفاتەکانیش بریتیە لە چی بریتیە لە فەضلی ئیلاهی کە بە ئینسانی ئەدا کە هەر لە دایکە بێ کۆمەڵە صیفاتی جوانی تێ هەنێ مناڵ هەیە هەر بە مناڵی کۆمەڵە صیفاتی زۆر جوان ئەسڵەن هەندێک مناڵ هەبووە لە مێژووە هەر بە مناڵی بە عالەمی لە دایک بووە
وەکو عیسا عەلەیهی سەلام حەل لەدایک بوو عالمێکی گەورە بوو پێغەمبەرێک بوو لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لەو لەحزەیەکە لەدایک بوو کەوابوو ئەکرێ بە فەضلی ئیلاهی بە هیبەی ئیلاهی و بەخشندەی ئیلاهی پێت ببەخشرێ بەڵام ئەشکرێ بە کەسب هەندێ لەو صفەتانەی کە هەتە بە کەسب با بڵێن دروسیکەی لە خۆتا هەوڵی بۆ بدەی بۆیە فەرمویان هەندێ لە عولەما وتیان ئەم مەسەلەی بەخشندەی ئیلاهیە هەن بۆ پێغەمبەران نییە مەسەلەن بۆ یەحیا بێ یا بۆ عیسا بێ عەلەیهی سەلام ناوتیانە بۆ غەیری ئەوانیش لەوە ئەچێت لە هەموو زەمانێکە خۆی گەورە هەندێک کەس بکاتە کەسێکی گەورە هەر خۆی بە هەڵکەوتەی لەدایک بێ جاری وایە مناڵێک لەدایکە بێ زۆر ڕازگۆیە زۆریش سەخیە زۆریش جەریە تەواو ئەم سێ صیفەتە کە عەرزتانەکەم کۆی صفەتی گەورەی ئینسان تێیە کۆ بێت صادق بێ لە زمانە سەخی بێ سەخاوەتی هەبێ طەبعێکی سەخی هەبێ جەریء بێ بڕواکەن کەسی ترسنۆک نەئەتوانێت جورئەتی هەبێ نەئەتوانێت ڕازگۆ بێ هەرچی صفاتی ڕەزیلی و خراپەکاریە وەکو ڕاهی و لە پێشترا باسی کرد هەمووی لە کەسی ترسنۆکە دروستە بێ بۆیە جەریء جارێ مناڵێکە بینی هەر بە مناڵی خۆی جەریء هەر خۆی ڕازگۆیە درۆ ناکە سەری بڕە درۆ ناکە هەر زۆر کات مناڵ بە تایبەتی سەرەتای حیاتی و تەسەوور کە ئەگەر پێی بڵێ درۆزن لەوچە تێر بگریە زۆر بەلایەوە زەحمەت چون درۆی نەکردو بەڵام دواتر زەمن وردە وای لێ ئەکا بەرەو ئاڕاستەی درۆکردنی ئەبە وە مەسئلەی سەخاوەت صفەتێکی زۆر گەورەیە لە ئینسانە ئەم سێ صفەتە چەندین کتێب نووسراوە لەسەری کە مناڵی لەسەر پەروەردە کرێ ئەبێ مناڵ دروست کرێ لەسەر ئەم سێ صفەتە لەهجەیەکی صادقانە سەخاوەت جورئەت مناڵێک ئەبینی تو هەر لەدایک ئەبێ سوبحان الله خۆ ئەمانەی پێ عەتا کردو دانەیەکی ترە بین عەکسی ئەمانە بەڵام وردە بە هەوڵ و تێکۆشان دروست ئەبێ ئەمانەتی کەوابوو ئەگەر بینیت کەسێک یا خۆمان هەر یەکێک لە ئێمە سەری ئەم سێ صیفەتە بکە لە هەموو معناکانەوە لە سەخاوەتە لە صدقی زمانە لەهجەی زۆر صادقانە لەگەڵ جورئەت و ئازایەتی و پیاوەتی و مەردایەتیە ئەم سیانە ئایا چەندێتیایەتی چونکە ئەمە ئەساسیەتی هەرچی ئەخلاقەکانی ترە ئەخلاقەکانی تر لە دوای ئەمانەوە دەست پێ ئەکە ئەم سیانە هەر دانێکیان خەلەلتیا بۆ ئەبێ گۆڕانکاری لە خۆیان دروستکە نە لەبەر خەڵک یعنی تۆ تەسەوور کە جاری وایە کەسی ڕەزیل یە سەدەقە و خەیر و خێراتەکە ئەزان چەند ناڕەحەتە بێ ئەیکا باشە یعنی زۆر بە زەحمەت چونکە لەبەر خاتی خەڵک کردوێت ئەی بەخشێ باشە خەریکە دڵیەتە دەرەوە جا دوایش دەوەرە خەڵک چاکەشی نەڵێ هەر دڵی یەکجار ئەوەستێ باشە بەڵام دیقەت بدە ئەگەر هەوڵ بدە ئەم صیفەتە جوانە لە خۆیان بێنێتی کاتێک کە ئەبەخشێ با سەخیش نەبێ بیر لە ئەجرەکەی ئەکاتەوە بیر لە فەزیلەت ئەکاتەوە بیر لە گەورەی ئینسان وردەوەرد ئەکرێتەوە لەگەڵیان بۆیە هەموو ئەو صیفەتانەی کە ئێمە هەمانە بە اختلافی هەموو ئینسانەکانەوە بڕێکی نەزەریە بڕێکی عەمەلیە چ نەزەری بێت چ عەمەلی بڕێکی مکتەسەبە ئەبێ پایەکەی بڕێکیشی خوا پێت عەتاکە هیچ کەسێک نییە لەسەر زەوی خوا هیچ صیفەتێکی نەدابێ ڕزقی صیفات ئیلا بڕێکی داوە هیچ کەسێکیش نییە کەماڵی دابێ مەگەر پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ئیتر هەمووی کەسبە هەر یەکێک بگرە ئێستا مناڵێکت بگرە سێ کۆمەڵە صیفەتی تێیە ئەمی تریان بگرە کۆمەڵە صیفەتی تری تێیە دراوسەیەکت ئەگری ئەم کۆمەڵە صیفەتەی تێیە ئەمی تریان ئەگری ئەم کۆمەڵە صیفەتەی تێیە هەمووشمان نوقسانین هەمومان ئەفەرمێکی خۆشەویست کەمول من الرجال كثير زۆر پیاوان کامل بوون خۆیان کامل کردووە هەوڵیان ژیان کامڵی کردوون ئەوەی کە تۆ ئەمڕۆ بیری لێ ئەکەیتەوە 10 ساڵ لەمەوە پێش فکرت وان نەبوو وردەوە دە کامل بووی دروست بووی بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئەبێ خۆی ناسی بێ زانی بێتی چۆن کار ئەکا لەسەر خۆی و چۆن هەنگاوانێ چۆن هەوڵ ئەدا بۆی دەرگاکانی وردەوە لەسەر بکرێتەوە ئەخلاقە بەرزەکان لە خۆیان بڕوێنێ ئەخلاقە پیسەکان هەڵکێشێ لە خۆیان و نەیان هێڵێ خۆی گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خۆی گیان ئیمانمان سەلامت کە ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی گوناهی زۆرمان کردووە عەفومان کە گوناهانێ بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهانێ بە پەنهان کردومانە لێمان خۆش بە یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهانێ نەمان زانی کردمان عەفومان کە گوناهانێ زانیمان و بەردەوام بووین لەسەری عەفومان کە ئیلاهی گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە
يا إلهي داوال لي أكين برحمته بزي خود بكرمي خود هرشي أخلاقي برزل إيما بير يا رب العالمين هرشي أخلاقي بدو بي سليماني دور خروي يا أكرم الأكرمين خواي جان دڵ كان من آرامك ماڵ كان من آرامك روح من آسودك يا إلهي هنا من هنا وبلايتو بخوا إما سجدنا بين سر من ناخين الزوي تنها بوتو نبي إما بشتمان ناتشمعنين تنها لحضور مقامي تو يا نبي يا إلهي أما دسي زليلي من برزناك وتنها للايتو نبي يا رب العالمين ولاي بارقايتو نبي داوال لي أكين يا إلهي برحمة وكرمي خود ببزي خود بقوري خود يا إلهي هر دعاية برزي أكين وبوختو يا إلهي لمن قبولك يا رب العالمين هر قرفتك من هيبو من شار سرك أو من بحال مال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك أو من قرفتك يا شار سرك أو من نخوش الشفاء وبنيرة يا إلهي أو من كم رزق رصي حلال زيادك يا إلهي ومن قرزار قري سرشاني السوك إلهي أو نخوش يعني كهمان بيمان زاني ويا بيمان نزاني وشفاء من بدا نخوش مادي ومعنوي كان من شفاء بدا يا رب العالمين يا إلهي داوال لي أكين برحمتي خود وبزي خود صلاوي أما جيسي أما بقينا بيغمبر صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمتي بين يا أكرم الأكرمين يك باس مانك لحضور يا رب العالمين خويا قبول مانك بوخاتينا وجوانا كان خود يا أكرم الأكرمين خويا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزة باسم عظم الدام زراو مانك لسر أمدينا يا إلهي بإيمان وبمان جينا بإيمان وبمان مرينا لسر إيمان زندومان كروا يا رب العالمين خويا جان إيمان بكر الشفاعة كاري الرجي محشر من يا رب العالمين يا ربي خويا جان ضل من آرامك مال من آرامك ولات ونشتمان من آرامك لا وكان من هداية بدا يا رب العالمين خويا لا وكان من هداية بدا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قالوا لقناهي من الشيء وجبوري وخالي من قبلك